هێزەکانی عێراقی بە پاڵپشتی میلیشە شیعەکان ڕوبەڕووی خۆڕاگریەکی دژوار بوون لە هێرشەکەیاندا بۆ وەرگرتنەوەی فەلوجە لە تونڕەوەکانی دەوڵەتی ئیسلامی کە لە ساڵی 2014ەوە دەستیان بەسەر شارەکەدا گرتووە. ئاژانسەکانی مرۆڤایەتیانە نەگەرانن کە شیانی هەیە شەڕەکە بە بەهایەکی زۆری مرۆڤایەتیانە لەسەر بکەوێ لەبەرەوەی دەوڵەتی ئیسلامی هاوڵاتیانی سڤیل وەکو قەڵغانێکی مرۆڤایەتیانە بەکار بهێنی و وەکو ڕاگەیەندراوە ڕێگە لە هەڵاتنی هاوڵاتیاندا لە شەڕەکە دەگرێت. حکوومەتی هەیدەر ئەبادی بە پەرۆشی سەرکەوتنە لە شەڕەکەدا پاش ئەوەی نەیتوانێت جیاوازی قۆڵ لە نێوان پارتە ڕامیارەکاندا چارەسەر بکات و هەروەها لە تواناییدا نییە لە ڕازیکردنی مەلای پۆپۆلیستی عێراقی موقتەدا سەدر هانی سنجرەیەکی زۆری داوە لە خۆپێشاندانی خیابانی دژ بە حکوومەت تا گەیشتە لوتکەی ئەوەی لە پێکدادانەکانی هەفتەی ڕابردوودا شوار کوژران. سەرکەوتن لە فەلوجە هەروە بە ئاسانی نایەتە دی. لەبەرەوەی گروپی دەوڵەتی ئیسلامی بە قوڵی ڕەگی خۆی داکتاوە لە ناو شارەکەدا کە بە زۆرینە سونی نشینن.